بامانجی زیاتری خزمەتکردن بە گەنجانی سنووری ئیدارەی ڕاپەڕین بەهاوكاری لاهور شێخ جەنگی خولێکی بالە لە ناحیەی حاجیاوای سنووری قەزای ڕانیە بەڕێوەچوو کە تیایدا 16 تیپی بالەی سنووری ئیدارەی ڕاپەڕین بەشداریان تێدا کرد و لە یاری کۆتایی خولەکەشدا کە ژمارەیەکی بەرچاو لە وەرزشکارانی سنوورەکە ئامادەی بوون هەردوو تیپی بالەی ئاوەژێ و مەمەنداوە ڕوبەڕوو یەکتر بوونەوە. دوای ئەنجامدانی یاریێکی جوان و ئازبەرزیش لە نێوان یاریزانانی هەردوو تیپی بالەی مەمەنداوە و ئاوەژێ یاریزانانی تیپی بالەی ئاوەژێ توانیان بە ئەنجامی 3 گێم بەرامبەر بە 1 گێم سەرکەوتن بەسەر تیپی بالەی مەمەنداوەدا تۆمار بکەن و بەمەش تیپی بالەی ئاوەژێ بوو بە خاوەنی نەزناوی خولەکە. ئەم شەو کۆتایی مێنێنە بە خولێکی بالە کە بۆ سنووری پشدەر و بتوێن و بەری مەرگە کرابووەوە. ئەم خولە لە 16 تیپ پێگات بوو لە هەر سێ دەڤەرەکە. ئەم خولە بە هاوکاری بەڕێز کاک لاهور شێخ جەنگی کرابووەوە. ئەلێرە زۆر سپاسی جەنابیان دەکەین بۆ دابینکردنی هاوکاریەکان و هەروە داواکارین لە جەنابیان کە بەردەوام بوون لەم هاوکاریانە بۆ زیاتر بەرەو پێشچوونی وەرزش لەم دەڤەرە. لە یاری کۆتاییشدا ئەم هەردوو تیپی مەمەندا و ئاوەژێ بەریەکەوت بوون کە لە ئەنجامدا تیپی ئاوەژە توانی پلەی یەکەم بەدەست بێنێت و مەمەنداوەش پلەی دووەم بەدەست بێنێت لەسەر ئاستی خولەکە. وەرزشکارانی سنووری ئیدارەی ڕاپەڕین سوپاسی لاهور شێخ جەنگی دەکەن کە وەکەمی شەلەخەمی گەنجان و لاوانی ئیدارەی ڕاپەڕیندا بوو و هەمیشە پشتیوانی و پاڵپشتی گەنجان و لاوانی کردووە تاوەکو گەنجان بتوانن لە هەنگاوەکانیان بەردەوام بن تا گەیشتن بە سەرجەمی ئامانجەکانیان. ئێمە وەکو تیپی بالەی ئاوەژە توانیمان سەرکەوتن بەدەست بێنین بەرامبەر تیپی بالەی حاجیاوا لە یاری کۆتاییدا دەستخۆشی بۆ یاریزانانی تیپەکەمان و هەروەها بۆ یاریزانانی تیپی بەرامبەر و زۆر سپاسی لیژنەی ڕێخەری دەورەکە دەکەین و سپاسی بەڕێز کاک لاهور شێخ جەنگی دەکەن کە توانیوەتی ئەم دەورەی لەم سنوورە بکاتەوە و سپاسیان دەکەین چونکە لەم سنوورە خولی لەو شێوازە کەمە و ئەم جۆرە خولانە وا دەکات تیپی بالە یاخود بالە بە شێوازی گشتی بەرەو پێشەوە بێت. زۆر سپاسی کاک لاهور شێخ جەنگی دەکەین هیواداری نمونە هەر زۆر بێ کە ئەوا دەورەی بۆ سنووری ناحیەکەمان کردوانە و هەروەها ئەمە 16 تیپ بوو ئەو دەورە لە ئەنجامدا تیپی ئاوەژێ و تیپی مەمەنداوە هاتنە کۆتایی لە ئەنجامدا دوای بە ئەنجامی تیپی ئاوەژێ سەرکەوت بە 3-1 بەسەر تیپی مەمەنداوەدا. لە کۆتایی خولەکەشدا لە ڕێوڕسمێکی تایبەتدا خەڵات و دیاری تایبەت بەخشرا بەناو بژوانان و سەرجەمی یاریزانانی بەشداربووی خولەکە هەروە خەڵات و دیاری تایبەتیش بەخشرا بە یاریزانانی تیپی وەرزشی ئاوەژێ وەک خاوەنی نازنا و پاڵەوانی خولەکە. هونەڕەسوڵ گەلی کوردستان ناحیەی حاجیاوا.